سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان. بەردەوامی خۆپێشاندانی خەڵک لە شەرە جیاوازەکانی ئێران و کوردستان، ڕاگەندراوی خەبەری دانیشتنی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری حیزبە کوردستانیەکانی ئێران، هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەی دەستبەسەرکراوان، دەستبەسەرکرانی چالاکێکی سنفی فەرهەنگیان لە شاری نەجەفابادی هێسپەهان و پشتیوانی خوێندکاران لە چەندین زانکۆیێران لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. بەردەوامی خۆپێشاندانی خەڵک لە شەرە جیاوازەکانی ئێران و کوردستان. ڕۆژی ڕابردوو لە نۆهەمین ڕۆژی ناڕزایەتیەکانی خەڵک لە شەرە جیاوازەکانی کوردستان و ئێران، خەڵک دژ بە دەسەڵاتی جنایەتکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقامەکان. بە پێو وێنە و ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە خەڵکی ناڕازی لە شارەکانی سەقز، جوانڕۆ، سنە، ئیلام، کرماشان، تاران، ئیسفەهان، شیراز و دەیان شار و شارۆچکەی دیکە لە ئێران بە وتنەوەی دروشم دژ بە ڕژیمی ستەمکاری کۆماری ئیسلامی و ئاگردانی کۆمەڵێک لە بیناحکومیەکان و ناوەندەکانی سەرکوتی خەڵک خوازیاری هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانباران بوون. شانی باسە لە خۆپێشاندانەکانی خەڵکدا لانی کەم 29 هاوڵاتی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم گیانیان لەدەستەوە و 1200 کەسی دیکەش دەست بەسەر کراون. ڕاگەندراوی خەبەری دانیشتنی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری حیزبە کوردستانیەکانی ئێران. دانیشتنی سەرەکی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژی دووشەممە 15 بەفرەمباری 1404 هەتاوی بەڕێوەچوو. لەم دانیشتنەدا بارودۆخی سیاسی ئێران و گۆڕانکاریە نوێیەکان لە کوردستان تاوتوێکرا، پشتیوانی لە خەبات و ڕاپەڕینی سەراسەری گەلان و پێکاسەکانی ئێران ڕاگەندرا و جەخت لەسەر پێویستی کاری هاوبەش، ڕێکخرا و بەرهەمدار بۆ بەهێزکردن و ڕاستەدان بە بزوستنەوە ناڕزایەتیەکان دژی کۆماری ئیسلامی کرایەوە. دانیشتنەکە بە ڕێزگرتن لە یاد و گیانی شەهیدان و قوربانیەکانی ناڕزایەتیەکانی ئەم دوایە لە ئێران و ناوچەکانی خواری کوردستان دەستی پێکرد. پاشان کاک مستەفا هێجری، سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بەرپرسی ئەم دەورەی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران، لە وتاریکردنەوەی دانیشتنەکەدا ئامانجی کۆبوونەوەکەی ڕوون کردەوە و تیشکی خستە سەر ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی کە لەم قۆناغەدا بە شێوەیەکی زیاتر لەسەر شانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەنرێن. دواتر دانیشتنەکە بە بۆچوون، تێبینی و سەرنجی بەشداربووان دەوڵەمەندکرا. لە ناو دانیشتنەکەدا شەپۆلی نوێی ناڕزایەتی، مانگرتن و خۆپێشاندانەکان دژی کۆماری ئیسلامی کە دەرەنجامی ساڵانێکی زۆر گەندەڵی و ناکارامەیی و سیاسەتی دژی ئەم ڕژیمە بوون بەرز نرخێنران. هەروەها سەرکوتی خوێناوی ناڕزایەتیەکان لە کرماشان، هیلام و مەلەکشای و لۆڕەستان بە بڕیاری ڕاستەوخۆی خامنەئی کە دیسان مافخوازی خەڵکی وەزاڵە هاتووی کوردستانی بە ئاژاوە ناوبرد بە توندی مەحکوم کرا. لە هەمان کاتدا سەرخۆشی و هاودەردی لەگەڵ بنەماڵە و کەسوکاری شەهیدانی ئەم دوایە لە سەرانسەر ئێران بە تایبەتی لە مەلەکشای و ناوچەکانی خواری و کوردستان ڕاگەندرا و جەخت لەسەر پێویستی یەکڕێزی و هاوخەباتی هەموو ناوچەکانی کوردستانی ئێران و هەنگاوی جددی و بەکردەوە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کرایەوە بۆ ڕاگرتن و بەرپرشدانەوەی سیاسەتی دژمنکاری و سەرکوتی سیستماتیکی بزوتنەوەی کورد لەلایەن ڕژیمەوە کرایەوە. بەیاننامەی گروپی شاخەوانی چلچەمەی شاری سنە بەمەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک. ڕۆژی ڕابردوو گروپی شاخەوانی چلچەمەی شاری سنە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران ئیدانەی سەرکوتی ناڕازیانی کرد. بەپێی راپۆرتەکان هەو گروپە شاخەوانیە ماژەبەوە دەکات کە ناڕزایەتی سەراسەری خەڵک لە ئێران و کوردستان لە ئەنجامی چەندین دەیە هەژاری، جیاکاری، سەرکوت، دۆخی خراپی یابووری، بێکاری و هەروەها بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی خەڵک هاتووەتە ئاراوە و ئێستاش کە خەڵکی ناڕازی ڕژاونەتە سەر شەقامەکان کردەوەیەکی شەڕخوازانە نییە و بە تەنیا دەنگی ئەو خەڵکەیەکە بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژیم ژیانیان تێک دراوە.
لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوەکە بە توندی جانێ سەرکوتی چالاکیە مەدەنیەکان دەکەن و ئاماژە بەوە دەکەن کە ئەم کردەوەی ڕژیم نەک تەنها کردەوەیەکی نامرۆڤانەیە بەڵکو بە تەواوەتی بە پێچەوانەی مافەکانی مرۆڤ لە جیهانە. هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەی دەست بەسەرکراوان. ڕۆژی دووشەممە 15 بەفرانبەری 1404 هەتاوی بنەماڵەی دەست بەسەرکراوانی خۆپێشاندانەکانی خەڵک لە ئێران و کوردستان لە مانگی بەفرانبەر لە شارەکانی یاسوج و نەجەڤابادی ئیسفەهان هێرشکرایە سەریان. بە پێوەڤێنانەی بەدەستمان گەیشتوون کۆبوونەوەی بنەماڵەی دەست بەسەرکراوان لە شاری یاسوج لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە هێرشکرایە سەری و هەروەها لە کۆبوونەوەی بنەماڵەی دەست بەسەرکراوان لە نەجەفابادی ئیسفەهان جەخ لەسەرەوە کراوەتەوە کە ئەگەر ئەندامانی بنەماڵەکانیان لەلایەن ڕژیمەوە تاکو 24 کاتژمێری داهاتوو ئازاد نەکرێن، حکوومەتی کۆماری ئیسلامی ڕووبەڕووی ناڕزایەتی بەربڵاوتر لە ئێران دەبێتەوە. دەست بەسەرکرانی چالاکێکی سنفی فەرهەنگیان لە شاری نەجەفابادی ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 15 بەفرانبەری 1404 هەتاوی چالاکێکی سنفی فەرهەنگیان لە شاری یاسوج لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و هێشتا شارەنووسی دیار نییە. بەپێی دوایین راپۆرتەکان ئەو چالاکوانە بە ناوی عەلی حەسەن بەهامین کاتی دادخوازی ئازادکردنی دەست بەسەرکراوانی ناڕازیان لە ئێران و کۆبوونەوەی لە بەردەم ئوستانداری شاری نەجەفابادی ئیسفەهان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. شایانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. دووە هەواڵ پشتیوانی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران دژ بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەتەوە و خوازیاری کۆچای هاتنی سەرکوتی ناڕازیان بوون. بە پێی راپۆرتەکان ڕۆژی دووشەممە 15 بەفرانبەری 1404 هەتاوی خوێندکاران لە زانکۆکانی بیرجەند، عەلامە، خاجە نەسیر، تاران، ئیسفەهان و چەندین زانکۆی دیکە لە شارەکانی ئێران بە وتنەوەی دروشم دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژیمە بوون. هەروەها بە پێی دوایین هەواڵەکان کۆماری ئیسلامی بەمبەستی کۆچایی هێنان بە خۆپێشاندانی بەربڵاوی خوێندکاران زانکۆی شیراز و خاپگەکانی پەیوەندیدار بە ئەو زانکۆیە داخستووە تاکو خوێندکاران کۆ نەبنەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.